الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. براني مسلمان خشكاني مسلمان خواه تبارك وتعالى لقرآن أفرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا هموتان دز بديني خواه وبقرنو تفرقة النبي هموتان بجيري يقدك بكنو هموتان پشگیری ئەو لستەیەش بکەن کە لستی کۆمەڵی ئیسلامیە کە لستی 104 دەنگدان چونکی چشتێکی زەروریە و ئەو دەنگدانش شاهیدیە. خوای تەبارەک و تەعالە ئەفەرمی وەلا تەکتموا الشەهادەتە ئێوە کەتمی شەهادەت مەکەن ومن یەکتمها فإنها آثم قلبه فەرمی ئێوە کەتم مەکەن شاهیدیە هەر کەسێکیش کەتم بکە یعنی شاهیدیە نەدا قەلبەکەی گوناهکارە و کە شاهیدیشتاندا شاهیدیەکی بەڕاستی بدەن شاهیدی بدەنە ئەو کەسانەی کە شیاون لۆ شاهیدیدانێ کە مسلمانن کە پاکن دەست پاکن ئینسانی خاوێن و چاکن یعنی ئەو ڕۆکەش لەو زروفەی لەوانە باشتر و چاکتر نابینم یعنی لە کۆمەڵی ئیسلامی لەو کاندیدانە کە خوان هەڵبژاردیە لۆ پەرلەمانی بەغداد لە داوا لە هەموو خوشک و برایەکی مسلمان ئەەکەم دەنجێ خۆ بە فڕۆ نەدەن. خوای تەبارەک و تەعالە فەرمی وەلا تطع من ئەغفەلنا قەلبەه عن ذیکرنا واتبع هەواه. خوای تەبارەک و تەعالە ئەفەرمی ئێوە تەبعیەتی ئەو کەسانە مەکەن کەوانە غافڵن لە ذیکری ئێمە و لە لای ئێمە و تەبعیەتی هەوا و هەوەسی خوانەکەن. ئەوانە ئینشاء الله لەوانە نینە لەو نوع کەسانە نینە کە تەبعیەتی هەوا و هەوەسی خوام بکەن. ئینشاء الله لەو کەسانەنە کە گوێ لە خەڵکی ڕاگرن خەمخۆری میلەتینە خەمخۆری دین و دنیانە خەمخۆری دینی ئیسلام و خەمخۆری دنیاشن و خەمخۆری هەموو کوردێکی مسلمانی بە شەرەف و دینداریشن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.